إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. قشتنا درسي دوم لا بريشش لبختيك كرت كراويك لعقيدة وبيلباوري إنساني إيمان دار مسلمان. دفرميت والدين الإسلامي متضمن لجميع المصالح التي تضمنتها الأديان السابقة. أعني بيروز إسلام هرچی مصلحت و بەرژەوەندی هەیە کە ئاینەکانی پێشوو دینەکانی پێشوو تێدایە لە ئیسلامدا هەمووی کۆکراوەتەوە هەمووی دەگرێتە خۆی واتە ئیسلام دینێکی کاملە ئەو شتانەی کە مەصلحەتی بەندەکان و بەرژەوەندی بەندەکانی تێدایە لە تەوراتە لە ئینجیلە لە زەبورە لە سوحوفە لە هەموو کتابە ئاسمانیەکانە ئەوەی کە باس کراوە مەصلحەتی مرۆڤەکان و بەرژەوەندی دنیا و قیامەتیانی تایە خوای پەروەردگار لەم ئاینە پیرۆزەدا کۆی کردوتەوە بۆیە ئەم ئاینە متەضەمین یعنی چۆن دەڵێ دەیگرێتە خۆی دینێکی کاملە شاملە بۆ هەموو شتێک متميز عليها بكونه صالحا لكل زمان ومكان وأمة. دینەکانی پێشوو دەگرێتە خۆی بۆ نمونەیەکتان بۆ بێنینەوە کاتێکە عیسا پێغەمبەر صلى الله عليه وسلم خوای پەروەردگار کردی بە پێغەمبەر و ناردی سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ومصدقا لما بين يدي من التوراة ولأحل لكم بعض الذي حرم عليكم. من بۆ ئێوەم هێناوە ئەوەی کە هێناومە دژی تەورات نییە تەورات بەڕاستە خاتەوە هانمانەدات بۆی کە شوێنی پەیامی خوای پەروەردگار بکەوین بەڵام هەندێک شت هەیە لە تەوراتە باس نەکراوە یاخود حرام کراوە من بۆتان حەڵاڵ دەکەم بە فەرمانی خوای گەورە کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی کاملە. ئینجیل ظاهیرن وا دەرەکەوێت کە لە پێی قورئانی پیرۆز ئینجیل تەواوکەری تەورات قورئانی پیرۆزیش تەواوکەری هەموویانە. ئینا سەمیعنا کتابا ئونزیل من بعد موسى. جنەکان بۆ نەیانوت من بعد عیسا بۆ نەیانوت زانایانی تەفسیر دەفەرمون بۆی نەیفەرموو لە دوای عیسادا بەزی و فەرمی لە دوای موسا سەلامی خوای لەسەر بێت چونکە ئینجیل تەواوکەرێک بوو بۆ تەورات تەواوکەری تەورات ئەگینا تەورات کتابە ئەسڵەکە بوو. قورئانی پیرۆزیش جیا کراوەتەوە ئاینی پیرۆزی ئیسلام متمەیز یعنی واتە جیا کراوەتەوە بە چییە؟ بکەونیه صالحا دینی ئیسلام گونجاوە شیاوە بۆ هەموو زمانێک بۆ هەموو شوێنێک بۆ هەموو ئومەتێک. بەڵام پێغەمبەرانی پێشوو سەلامی خوایان لەسەر بێ کتابەکانیان بۆ ئومەتێک و بۆ زەمان و کاتێک بوو بەڵام قورئانی پیرۆز تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا وهم عالمه بۆ ئومەتێک و تاقمێک و کۆمەڵێک نییە بۆ نەهاتوە عەرەب عەقڵکە بەتەنها بۆ ئەوە هاتوە عەرەب و کورد و فارس و تورکمان و تورک و ئینگلیز و هەرچی زمانی هەمووی عەقڵکە هەمووی عەقڵکە هەمووی بهێنێتە تایم هەمووی فێری شت بکات. خوای گەورە ڕوو دەکاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق ئێمە بۆیان دابەزاندی و ئەی محەممەد صلی الله عليه وسلم کتابێ بە حەق کە قورئانی پیرۆزە مصدقا لما بين يديه من الكتاب هەموو کتابەکانی پێشوو بەڕاست دەزانێت بەڵام ئەوەی کە دەستکاری نەکراوە ئەو ئینجیلەی ئەو تەوراتەی ئەو زەبوورەی ئەو سوحوفانەی کە دابەزێتە خوارەوە بۆ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەمووی حەق و ڕاستن
نەکەوەی کە دەستکاری کراوە ئەوە ناڵێ. ومهيمنا عليه قورآانی پیرۆز نەسخکەرەوەی هەمویانە. قورآانی پیرۆز لە هەمویان بەڕێزتر و فەزلی زیاترە. قورآانی پیرۆز کتابێکی ئاسمانیە خوای پەروەردگار دای بەزاندووە بۆ ئەوەی هەتا ڕۆژی قیامەت فەزلی بەسەر هەموو کتابە ئاسمانیەکاندا هەبێت. ومعنى كوني صالحا لكل زمان ومكان وأمة ما بس في چییە کە گونجاوە بۆ هەموو کات و زەمان و ئومەتێک و خەڵکێک أن التمسك به لا ينافي مصالح الأمة في أي زمان أو مكان بل هو صلاحها. ئەوەی دەستکردن بە ئاینی خواوە بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستەوە صلی الله عليه وسلم هیچ کاتێک دژی مەسلەحەت و بەرژەوەندی خەڵکی نییە. کۆمەڵە شتێکی لە ئیسلامدا حرام کراوە، ئێستا ڕۆژانە شتەکانمان بۆ دەرەکەوێ زەرەر زیانەکانی فڵان شت چییە، فڵان شت چەندێک زەرەر زیانیە، زینا چەندێک زەرەری هەیە، مادە هۆشبەرەکان چەندێک زەرەری هەیە، هەموو شتەکان وردەودەوەی کە ئیسلام فەرموویەتی تازە بۆیان دەرەکەوێ. بۆیە ئیسلام بۆ نەهاتۆ تۆ بچەوسێنێتەوە، زوڵمت لێ بکە. ئەوەی کە خوای گەورە فەرموویەتی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی بۆ هەموو کات و زەمانێک گونجاوە، بۆ هەموو کەسێکیش، بۆ هەموو ئومەتێکیش گونجاوە. بەڵێ ئەوەی کە ئیسلام دایناوە زۆر ئاسانترە لەوەی کە مرۆڤەکان دایناوە. ئیسلام دایناوە لە 100 گەڵا 100 وەرەقە 2 وەرەقە و نیو، 2 گەڵا و نیو. بەڵام بڕۆ لە وڵاتەکان، قانونی وڵاتەکان بزانن لە 100 گەڵا چەندێک لێسێنێ، بەلایەنی کەمەوە 30 گەڵات لێسێنێ. جاری وایە هەندێک وڵات هەیە بەپێی سیستەمی وڵاتەکان، هەندێک وڵات هەیە لە 100 تا 30 لێسێنێ ئەوەی کە دەستەکەوێ. ئەمە زوڵمە یاوەی ئیسلام. من 100 گەڵام پەیا کردووە، بەلایەنی کەمەوە 30 گەڵا 35 گەڵای دەمە حکومەت. بەڵام ئیسلام 2 گەڵا و نیو لەسەر تۆ داناوە. گونجاوە، زوڵم لە کەس ناکە. مەسلەحەت و بەرژەوەندی تۆ لەوەدایە شوێنی پەیامەکەی خوا بکەوی، بەڵکو سەڵاحی تۆ، باشی تۆ، چاکی تۆ ئەوەیە کە شوێنی دینەکەی خوا بکەوی. وليس معنى ذلك أنه خاضع لكل زمان ومكان وأمة. فرق صالح نك خاضع. فرق چییە؟ نابێ وەڵا بڵێم ئەمڕۆ ئیسلام فەرموویەتی فڵان شت حرامە، بەڵام من وا ناڵێم ئەو شتێک کە خوا فەرموویەتی من بە شێوەیەتر بەکاری دێنم، یعنی بە ملکەچی خەڵکی بێت. نە، ئیسلام دینێکی خوایە، ئەبێ خەڵکی ملکەچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بێت صلی الله عليه وسلم. نابێ بە کەیفی خۆ دەستکاریکەی. لە سەدەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، لە سەدەمی سەحابە و تابعین و خواناساندا فڵان شت حرام بوو، بەڵام ئەمڕۆ دەڵێن حەڵاڵە. نابێت. بۆ هەموو زەمان و هەموو شوێن و ئومەتێک ملکەچ نابێ، ئەبێ خەڵکی ملکەچ بێ. نابێ بە کەیفی خۆ دەستکاریکی وەکو قڕە سەناعە بەکاری بهێنی بە عەقڵ و بابیری خۆت. ئەوە دینێکە خوا دایناوە و کەس ناتوانێت دەستکاری بکات. كما يريده بعض الناس، هەروەکو چۆن هەندێک لە خەڵکی دەیەوێت، نابێ بەو شێوەیە بێ. بەرژەوەندی و مەسلحەت لەوەدایە بەپێی فەرمانی خوا بێ، نەک بەپێی فەرمانی مرۆڤایەتی. دینی ئیسلام هو دين الحق. أعيني بيروز الإسلام، أعيني حق راسي الذي ضمن الله تعالى لمن تمسك به حق التمسك أن ينصره ويظهره على من سواه. دين الإسلام أو دين حقية كخواي قرأ ضمانتي كردوة، كفالتي كردوة، هر كسك بلان بو كي لمن تمسك به، أو كسي دسبو ديني خواه بقريه حق التمسك بەڕاستی دەستی پێوە بگرێ. نەک بڵێ ئەمە تەشبیهات نەبێ ئیسلامە یەک چمکێکی بەرە و تاو، نە، یەک لای بگرە و تاو. دینەوە نە قورس نییە، نەخێر، دین زۆر زۆر قورسە. دینداری قورسە، وەکو پشکۆیەکە ناو دەستا بێت. بێگومان بەلەوە قورسە. ئینا سەنوڵقی عەلەیکە قەولەن ثەقیلە. بەهەشت ئەبێ خۆتی بۆمان دووکەی. ئیسلام کە دەڵێن قورسە مەزمانەوە نییە کە تەطبیق ناکرێ، بەڵام ئیسلام نەیفەرمووە تاقەت بوو نوێشکە، تاقەت نەبوو مەیکە، تاقەت بوو ڕۆژوو بگرە، تاقەت نەبوو مەیگرە. نە، ئیسلام وای نەفەرمووە تۆ بێ ملکەچ بیت. بەڵام ئەو کەسەی بەڕاستی دەستی پێوە بگرێ، خوا وعدی داوە، زەمانی کردووە کە سەری بخات، ئەن یەنسوڕەهو، سەری بخات
ويظهره على من سواه وسرشي بخات بسر أو كساني غيري أو كساني كأو إسلام تطبيقك واتا أو إسلام براسي تطبيقك خواي قورا سري دخات بسر أو كساني كدجي إسلاما خواي قورا فرميه هو الذي أرسل رسوله بالهدى خواي قورا أو خواي كمحمد عبده صلى الله عليه وسلم بهداية الرينموني ودين الحق بدينك حق راستي ليظهره على الدين كله بوي إسلام ظالبي بس همو دين كان ده بوي خلقي إسلام جيب جيكات بفرماني خوا ولو كره المشركون با مشرك كان با كافر كان با مجرم كان بيان ناخوش بيه خوا يقول ديني خوي سردخات بلام كاتك إيما رازقو بين بلى بيقمان خوا يقول فرميت وعد الله الذين آمنوا منكم وعملوا صالحات خوا يقول وعد داوة بكسانك لأيوة كإيمان دار أما يكم دومش كردوي تشاك أنجامدا نكتنها إيمانهم هي طاو كردوي تشاكي شان هي ليستخلفنهم في الأرض خوا يقول وعد داوة بيان كاتت جينشينو دا صلاة دار لسر زويدا خوا يقول وعد داوة سريعا بخات لسر زويدا بيان كابدا صلاة دار فرمان روا كما استخلف الذين من قبلهم هرقود شون كساني بيش اواني كربدا صلاة دار لسر زويا وكو بني إسرائيل كان وكو سليمان بيغمر سلامي خواه لسر بيلقل باوكي دا داود دا صلاة دار بون وكو بيغمر يوسف سلامي خواه لسر بيه وكو كساني كي تلك خواه قورا دا صلاة تواناي بيبخشي بون بيغمري واه وسلامي خواه لسر بيه اونا دا صلاة دي ولا حديثة باس كراوة فقط حكمتي قوري إيستا سرباز وجندي هبوه بلام كاتيك أو كسان أخواي قورا السركوتيان دكا ولا يمكنن لهم دينهم الذي كم دينهم الذي أو دينك ارتضى لهم كأخواي قورا رازية كدينيان بيت أخواي قورا چیان لێ دەکات دامەزراویان دەکات وەلە یومەکینەنە لەهم بۆیان دادەمەزرێنێ ئەو دینەی کە خۆی پێی ڕازیە خۆی گەورە ئەو دینەی کە خوا پێی ڕازیە ئەو دینە لە ناو خەڵکیدا ثابت و جێگیر دەبێت بەڵام ئەمڕۆ خەڵکی حکمی خوای ناوێت ئەمڕۆ خەڵکی زۆربەی خەڵکی حەز ناکە حکمی خوا هەبێت حکمی ڕاستەقینەی خوا نەک ئەوانەی کە بە ناوی ئیسلام و ئیسلامیان ناشرین کردووە خوای گەورە دامەزراویان دەکات دەسەڵات و توانا و قودرەتیان پێ دەبەخشێ لەسەر زەویە و ئەو دینەش ثابت و جێگیر و دامەزراو دەکات لەسەر زەویە کە خۆی پێی ڕازیە الله پێی ڕازیە وَلَيُبَدِّلَنَّهُم مِّن بَعْدِ خَوْفِهِمْ ئَمْنًا دوای ئەوەی ئەوان کە ترسیان لە دوژمن هەبوو خوای گەورە ئەو ترسیان بۆ دەگۆڕێ بە هێمنی و ئارامی بەڵام ئەوان سیفەتیان چۆنە خوای گەورە کێ لەسەر زەویا دەکاتە دەسەڵاتدار کێ دەکاتە خاوەن دینێک و پەیامێک لەسەر زەویا جێبەجێکرێ پەیامەکەی خوا ئەو کاتێک خەڵکی یعبدوننی لا یشریکون بی شەیئا عیبادەت بۆ من بکەن و شەریکم بۆ بڕیار نەدەن ئەمڕۆ شتەکان هەمووی بۆتە ڕیا خزمەتی باوکم دەکەم ڕەسمەکە بڵاوەکەم و ئاها من خزمەتی باوکمەکەم عیبادەت ئاوا کرێ ئاها چیەکەم بۆ دایکم ئەمە عیبادەت نییە بۆ خوا عیبادەت بۆ خواوە ناکرێ ئاها چوون ماڵی فڵان کەس شتیان بۆ بم عەلاقەیەکی پێ ڕەسمێگرێ وێ نەیەگرێ دەی بەڵاوی کەنەوە یارمەتی ماڵ فەقیرم داوە ئەمانە عیبادەت وا نابێت یعبدوننی عیبادەتم بۆ دەکەن و شەریک بۆ خوا بڕیار نادەن ومن كفر بعد ذلك هەر کەسێکیش بێ باوەڕ بێ بەخوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسە فەئولائیکە هم الفاسقون ئەوانە فاسقن لە سنووری خوا دەرچوونە لە ژێر فەرمانی خوا دەرچوونە کەواتە خوای گەورە کاتێ سەرکەوتومان دەکات کە ئێمە عیبادەت بۆ خوای پەروەردگار بکەین دینەکەی خوا سەر بخەین کەواتە خوای گەورە پێمان ڕازیە ئەو کاتێ ئێمە دینداری خواپەرستی بکەین ئەو کاتێ ئێمە دینی خوا تەطبیق بکەین بێگومان خوای پەروەردگار کارمان بۆ ئاسان دەکات لەسەر زەویا جێگیرمان دەکات لێرەدا دەمانێ بزانین ئەمانەی کە باس کراوە لە ئایەت و حەدیسەکانە
زۆرجار لە ئێمەدا هەیە نەخێر. ئێمە ئاینی پیرۆزی ئیسلامان زۆرجار وەکو عورف و عادەتێ وەرگرتووە. ئەو کاتە دینداریەکە کاریگەری بەسەرمانەوە نابێت، نوێژەکانمان کاریگەری نییە بەسەرمانەوە، ڕۆژۆکانمان کاریگەری نییە بەسەرمانەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە وەکو عورف و عادەتێ زۆرجار وەرمان گرتووە، نەک وەکو دینداری خواپەرستی، نەک وەکوی فەرمانی خوا پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم. دینی ئیسلام عقیدەتەن و شەریعەتەن، هەم ئەوەی بیر و باوەڕ و عقیدە و ئیمانە، ئەوەشی کە شەریعەتە دانراوە فهو كامل في عقيدته، عقيدة وبير باوركي كاملة بو إنسان كان، وشريعة إسلام كاملة بوشي لبرو فرمان دكات يأمر بتوحيد الله تعالى وينهى عن الشرك. عيني بيروز إسلام فرماني كدو بويكا عبادة بتنها بو خوا بكريت وشريكي بو بريار ندري خواي قولا. إسلام فرماني كدو بويكا راسقوبين ويأمر بالصدق، فرماني كرو براسقوي والنهي كدو لدروي فنا بخوا درو كردن. عيني بيروز إسلام فرماني كدو بالعدل بدات بروري، وينهى عن الجور، نهي كردو لا ظلم، جور يعني ظلم استم كردن. والعدل هو المساواة بين المتماثلات والتفريق بين المختلفات. عدل زاني چيا؟ داد پەروەری ئەوەیە کە شتەکان وەکو یەک وابوون داد پەروەرن تێدا، بەڵام ئەمانە مساواتی تیا بێت و یەکسانی تیا بێت، شتێک کە هاوشێوەی یەک بن. بەڵام لە هەندێک شتیشا عەدالەتی ئەوەیە کە جیاوازی هەبێت لە نێوان کەسێک کە لەگەڵ کەسێکی ترا جیاوازە. وەلەیسە الذەکەڕ کەلئونثا، ناکرێتەوە بڵێ ژن و پیا و یەکسانن، لە هەندێک شتا بڵێ وەکو یەک نوێژەکەن، بەڵام لە هەندێک شتا جیاوازیان هەیە، ئەو عەدالەتی ئەوەیە. وليس العدل المساواة المطلقة، عدالتي أوني لها موشتكا جنوب ياو يكسانا، لها موشتكا نيوشكر ونيوشنكر يكسانا، مشتوانا بيت وعدالتي تانية. روشت برزو أو كسنشي كروشت أخلاقي ندول الريبة بيستان يكسان بي أم عدالتي نية مطلقا نابي بلي هم موشتكا إنسان بي يكسان بيت، لدولة مني لفقيريا كسي بخوي لمالا دانشتو إيشي ناقل كسي كشوروش خلي كسابتا، أما كي عدالتي يوكي يكبن نابيت. كما ينطق به بعض الناس، هرقو هندي كسب أمقسانة ضلين كاتك ضلين دين إسلام دين المساواة ويطلق، ضلين هر ديني يكسانية نخير لها مش ديكا يكساني نابت هبت، لهندي اشتاد به هبت، بلام لها مش ديكا يكساني ظلمة أو خلاء قداري بي. ويطلق هرب مطلقي ضلين بعام دلين وبقشتي دلين وبيئوي تفصيلاتي بيبدن وشرحك. فإن المساواة بين المختلفات جور، دوشت كليك ناچن وك جیاوازیان هيا اگر ايما بلين ابي عدالتي لنيوان ام دوشت دهبي اما ظلمه جورا لا يأتي به الإسلام ولا يحمد فاعله. نا إسلام شتيوا قبول دكاو هناويتي وأو كسيشي أمشتبكات إسلام مدحي ناكات، وانا زاني بناوي إسلام ودلي إسلام دينك لهموش تكا خلقي يكسان كردو نخير جوازي هي نەخێرۆک یەک نییە، سەرما و گەرماوک یەک نییە، خۆر و سەرماوک یەک نییە، تاریکی و ڕۆشنایی وەکو یەک نییە ڕووناکێ بێ، هەموو شتەکان جیاوازی هەبێت. ئیسلام فەرمانی کردووە بە ئەمانەت، پاراستنی ئەمانەت لە قسەدا بێ، لە شتا بێ، لە هەر شتێکا بێ، و نەهی کردووە لە خیانەت، زوڵمکردن و خیانەتکردن، ناپاکی. ئیسلام فەرمانی کردووە بە وەفا، وەفامان هەبێت، و نهي كدول لغدر خيانة كردن، غدر كردن نخلقي. يأمر ببر الوالدين، إسلام فرماني كدول ويكا إيما تشاقدين لقل دايكو باوك ماندا، وينهى عن العقوق، إسلام نهي كدول ويكا إيشو آزاري دايكو باوك مان بدين حتى بقوا فكردين يجيش بيت. إسلام فرماني كدول بوي بصيلة الأرحام، صيلي رحم بجيبهينين، وهم الأقارب وانش برتي لخزم كسكار النزيك كاني خوت. وينهى عن القطيعة، إسلام نهي كردوا لو كقطع علاقة لقل كساني بكي كخصمي خوتا إلا مقر عزلك شرعي تبير نك لبر دنيا لبر تماحو بارو بولو عرزو زراع ونظام چي أماننا لبر خوا. يأمر بحسن الجوار،
وينهى عن سيئه فرماني كردووە لەگەڵ دراوسێکی خۆتا چاک بی لەگەڵ هاوڕێکی خۆتا چاک بی و نەهی کردووە لەوەی کە خراپی لەگەڵیدا دراوسێتە ڕێزی لێ بگرە هاوڕێتە ڕێزی لێ بگرە وعموم القول قسەکان بەگشتی ئەمەیە أن الإسلام يأمر بكل خلق فاضل ئاینی پیرۆزی ئیسلام فەرمانی کردووە بە هەموو ڕەوشت و ئەخلاقێکی بەرز و بڵند و جوان ئەوەی هەر ڕۆشت و ئەخلاقێ بەرز بێ جوان بێ بەڕێز بێ ئیسلام فەرمانی پێکردوین جێبەجێکەی وينهى عن كل خلق سافل هەر ڕەوشتێکیش ناشرین و خراپ و نزم بێ ئیسلام فەرمانی کردووە کە خۆمانی لێپارێزین و نەهی لێمان کردووە بە هیچ جۆرێک نزیکی نەکەون ئەو ڕەوشتە ناشرینە ويأمر بكل عمل صالح فەرمانی کردووە هەموو کردەوەیەکی چاک ئەنجام بدەین وينهى عن كل عمل سيء ونەهیشی لێمان کردووە قەدەغەی کردووە لێمان کە هەموو کردەوەیەکی خراپ ئەنجام بدەین آخر آيات كلام خاڵا باسی دەکات دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان خوای گەورە فەرمانی کردووە بە دادپەروەری لەگەڵ ماڵ و ماڵی خۆتا دادپەروەری لەگەڵ خێزانی خۆتا زوڵمی لێ نەکەی لەگەڵ دراوسێکانتا لەگەڵ دەوروبەرتا لەگەڵ شەریکتا لەگەڵ هاوڕێتا لەگەڵ خەڵکی ترا عەدالەت و دادپەروەر بیت ئەمە خوا فەرمانی کردووە والإحسان فەرمانیشی کردووە بۆی کە ئێمە چاکەکار بین ئەوەی چاکە بۆ ئەنجامی بدەین وئیتائی ذی القوربى ماڵ و سەروەت و سامان بەپێی توانای خۆمان ببەخشین بەو کەسانەی ذی القوربى وئیتا واتە بیبەخشین چی ببەخشین ماڵ و سەروەت و سامانی خۆمان ذی القوربى بەو کەسانی خزم و نزیکی ئێمن ئەمە فەرمانی ئیسلامە وەینها ئیسلام خوای گەورە نەهی کردووە قەدەغەی کردووە عن الفحشاء والمنکر لە هەموو فاحیشە و بەدڕەوشتی و خراپەکاریە ئیتر بە قسە بێ بەکردەوە بێ مادەم فاحیشە و خراپەکاری و بەدڕەوشتی بێ ڕەوشتی ناشرین بێ ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگری لێ کردووە قەدەغەی کردووە والمنکر ئەوەشی خراپەکاری بێت هەر خراپەکاریەک هەبێ ئیسلام ڕێگری کردووە بۆیە ئەگەر بەیانی من خراپەکاریەکم کرد تۆ کردت ئەمە ئیسلام قەدەغەی کردووە ئیسلام غەڵەتی نییە موسڵمان غەڵەتیەیە کێشەکەمان ئەوەیە خەڵکی عەوام بە تایبەتی ئەگاتە هەر کەس دەڵێت تۆ ئیسلامی نەوەڵا برا من ئیسلام نیم من موسڵمانم ئیسلام دینی خوایە کاگە ئەو خەڵکە ئیسلام نییە ئارە وەڵا گومانیتیان ئەو خەڵکە ئیسلام نییە ئەو خەڵکە موسڵمانە کەڵام بەڵام ئەو کە دەڵێ ئیسلام نییە بەستی ئەوەی موسڵمانەکەیە بۆیە غەڵەتە کەلیمەی ئیسلام بەکاربێنی کاکە وەڵا من ئیسلامم نەوەڵا ئیسلام دینەکەیە من موسڵمانم من ئیسلامی من مسلیمم بۆی ئاگادار و فەرق لە نێوان شتەکانە بکەن هەر شتێکە باش بێ ئیسلام فەرمانی پێکردووە بەڵام ئێمەی موسڵمانین کە غەڵەتەکەین ئیسلام غەڵەتیان نییە والبەغی خوا نەهی کردووە لە فاحیشە و خراپەکاری و بەدڕەوشتی و ڕەوشتی نەزم و نەهی کردووە لە منکەر و خراپە و نەهی کردووە لە بەغی زوڵم کردن ئیتر لە هەر کەسێ زوڵم بکەین کافرێکیش بێ زوڵمی لێ بکەی حرامە يعظكم خوای گەورە ئامۆژگاریتان دەکات لعلكم تذكرون بۆ ئەوەی بیرکەنەوە ئەمە فەرمانی خوایە جاوەی کەمڕۆ باسمان کردووە خۆشەویستان ئاینی پیرۆزی ئیسلام هەر شتێک جوان و چاک بێ و بەرژەوەندی و مەسلحەتی ئێمەی تێدا بێ ئیسلام فێرمانی کردووە هەر شتێکیش خراپ بێ ئیسلام لە ئێمەی قەدەغە کردووە ڕێگری لێمان کردووە وەڵڵاهی هەر کەسێک لە دنیادا شوێنی ئیسلام بکەوێ خۆشبەختە و لە قیامەتیش خۆشبەختە ئین الئەبرار لەفی نەعیم ئەوەی چاکەکار بێ و ئیسلامەتی جێبەجێکە خوای گەورە دەفەرمێ لە دنیادا لە ناو گۆڕدا لە قیامەتشا لەفی نەعیم لەناو ناز نیعمەت هەیە وئین الفجار لەفی جەحیم ئەوەشی فاجر و خراپەکار بێ و دژایەتی ئیسلام کە و خراپەکار بێ و ئیسلام جێبەجێ نەکا هەم لە دنیا هەم لە گۆڕدا هەم لە قیامەت لەفی جەحیم لەو دۆزەخ و مەینەتی و خەم و خەفەتایە بۆیە ئیسلام و خۆی جێبەجێکە بە ئیزنی خوا خۆشبەختی ڕوو دەکاتە ئەو خەڵکە ئەگەر هەموو خەڵکێک لە ئێمە لە کۆتاییدا دەڵێم ئەگەر هەر هەموو کەسێک لە ئێمە ئیسلامان جێبەجێ کردایە کی ئەترسا لەوەی کە درۆی لەگەڵا بکرێ غەشی لەگەڵا بکرێ پاری بخورێ کەس نەئەترسات بەڵام کاتێک کە کۆمەڵگا ئیسلامیان ئیهمال کردو
ئاڵانە دنیادا بێگومان کارەسات ڕوو ئەدات. بۆیە ئیسلام پاک و پیرۆز و بێغەڵەت و بێهەڵەیە. مسلمان غەڵەت دەکات. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوای گیان ئیسلام لە دڵمان ئازێتر جێگیر بکەی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ بکەی، ئاخرمان بەخێر بگێڕی. خوای گیان ئەم مەجلیسە بکەیتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان و بکەیتە توێشوویەک و زەخیرەیەک بۆ قیامەتمان. خوای گیان ئەمانەی کە دانیشتونەوە، ئەوانەی کە گوێیان لێیە، ئەوانەی گوێشیان لێ نییە، خوای گیان لێمان خۆش بۆ بمان خە بەهەشتەوە و لە ئاگری دۆزەخ بە دوورمان کە لە گوناهی دایک و باوک و مردوەکانیشمان خۆش بە یا رب العالمین. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم.